سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەوڕۆ باسی فێربوونی مۆنتاژ دەکەم. من هەوڵ دەدەم لە 3 ڤیددیۆی جیاواز فێربوونی سەرەتایی، فێربوونی ناوەڕاست یاخود میدڵ، وەروە فێربوونی پرۆفشناڵ لە بواری مۆنتاژ، کاری مۆنتاژ، پیشەی مۆنتاژ فێر بن. من پێشتر مامۆستایەتی کاری مۆنتاژم کردووە بۆ چەندین جار لە قوتابخانە کردومە، لە بۆ کەسی تایبەت کردومە، لە بۆ چەند دەورەیەکی تایبەت وانەی مۆنتاژم وتوێتەوە، بەڵام بە پارە بووینە و کەسەکان پارەیان داوە تاوەکو فێر بن. بەڵام من بۆ ئێوە خۆشەویست بە خۆڕایی لە ڕێگەی یوتیوبەوە حەز دەکەم ئەو سوودە وەربگرنە و زانیاری من لە چەند ساڵی ڕابردوو لە بواری کارکردن لە تەلەڤیزیۆن، لە بواری کارکردن لە دروستکردنی ڤیدیۆ کلیپی هونەرمەندان، لە بواری کارکردن لە بەشی دۆکیومنتاری دۆکیۆفیلم مۆنتاژکەین، هەتاوان فیلمی سینەمایش مۆنتاژکەین. ئەو شتانێک کە فێر بوومە هەوڵ دەدەم ئەو تەکنیکانتان فێر بکەم. بێگومان ئەگەر هیچ چیز لە مۆنتاژ نازانی، بەسەریکردنی هەر سێ ڤیدیۆ شارەزایەکی زۆر باشتان لە بە دروست دەبی. و من نابمە لەو مامۆستای ڕقانەی کەەوە شتەکان بە 1:1 و 2:2 ئەو شتانە پێ بڵێن. بە سامپڵ بە کورتە ڤیدیۆی بچووک شێوازی مۆنتاژکردنەکان تا پێ دەڵێن و زیاتر فێرتان دەکەم کە چۆن مۆنتاژی ڤیدیۆیی لە بۆ یوتیوب دەکەیت، لە بۆ ڤیدیۆ یوتیوب، ئەو ڤیدیۆیانەی کە خۆم بڵاوی دەکەمەوە، ئەو ڤیدیۆیانەی کە دەیبینن لە یوتیوبەرەکانی دیکە چۆنی دروست دەکرێت. هیوادارم سوودی لێ وەربگرن، تا مسێژی لێ وەربگرن. تکا دەکەم لایک ڤیدیۆی لەبیر نەکەی، سەبسکرایب چناڵەکەم کە گەر تا ئێستا نەتکردیە ئەو شتانێک کە من دەیکەم تاقییان بکەیتەوە، بێگومان سوودێکی زۆر گەورەی لێ وەردەگری. خۆشەویستانم ئەو ڤیدیۆیە بە سپۆنسەری دارین گەیمە. گەر هەر پارچەیەک و پێداویستێکی ڤیدیۆ گەیمت دەوێت، بێگومان من لەوەی تەلەفۆن لە بۆ دارین گەیم کەن یاخود پەیوەندیان پێوە بکەن لە دیسکریپشن لیnkەکەم داناوە، یاخود سەردانی لەقی دارین گەیم کەن لە شاری سلێمانی. ناوی ژیری بینن، داشکانتان لە بۆ دەکەن لە ڕێگەی کڕینی کارتی پڵس بیتین، ئیپلەیستێشنی بی یاخود ئەکس بۆکس بین، کڕینی یاری بی، پارچەکانی ڤیدیۆ گەیم بی، ناوی ژیری بینە و داشکانی خۆت وەربگرە. بارەس پێ بکەین. سەرەتا من لە ڕێگەی بەرنامەی ئەدۆبی پریمیر دەست پێ دەکەم. ڕاستە بەرنامەی فاینەڵ کەتمان هەیە، مەسەن فاینەڵ کەت پرۆمان هەیە، بەڵام ئەوە تایبەتە بە کۆمپیوتەری ئەپڵ. من وا هەز دەکەم کە زۆرینەی خەڵک کۆمپیوتەرێکی ئەپڵی نییە لە ماڵ، بۆیە دەمەوێت لە ڕێگەی پرێمەرەوە ئەدۆبی پریمیر شتێک لە شتەکان تۆزێک شارەزا بن، و ئەگەر حەز دەکەن فێرکاری فاینەڵ کەتیشتان پێ دەڵم، چونکە من لە هەردووشی شارەزام و تقریبا ئەگەر یەک دانەشان فێربی ئەوی دیکە تەنیا شێوازی کردارەکان، یعنی مەسەلەن دوگمەکان فەرقیان هەیەگەڵنا مۆنتاژ بەگشتی فێربی تەواوە. مەسەلەن ئێستا دەست پێ دەکەین لە نیو پرۆجێکت. سەرەتای هەموو شتێک بێگومان بەرنامەکەی نیو پرۆجێکتی هەڵدەبژێری کە شتانە زۆر بەیسکە. مەسەلەن دەنووسین lesson 1 من ئەها ناوی دێنم، بەڵام تۆ دەتوانێت هەر ناوێک هەڵبژێری. لۆکیشنەکەش زۆر گرینگە بزانانی ئەو پرۆژێ لە چی هەڵدەگری. پێم وایە قەت لە سی هەڵی مەگرن، هەوڵدان لە شوێنێکی دیکە هەڵی بگرن و بی فایلەکەتان لێ قەت لێ بزر نەبی. دەستکاری ئەو سێتینگانە مەکەن، چونکە ئیشتان پێ نییە. ئەوە وانەیە یەکەمە باسی دەکەم، لەوانەیە دووەم سێم زیاتر پێتان دەڵێم ئەو سێتینگانە ئیشیان چییە. ئۆکەی، کاتێک دیگەیتەوە بەرنامەیەکی ڕق و تەقی بەو شێوازەیە هیچ شتێکی سەرنجڕاکێشی تێدا نییە. بەڵام ئێستا باس بکەین. سەرەتا یەکەم شت دەبیت بکەیت و تایملاینێک دروست بکەیت. با پێتان بڵێم لێکوانە دائیمەن ئەو لایە ئەگەر بەو شێوازە نەبوو، مەسەلەن ئەوە دەبتە ڤیدیۆ، ئەوە دەبتە تایملاین و سکوێنس و ئەوەش کەرستەکانە بە مۆنتاژکردن و لێرەش زیادکردنی ڤیدیۆیە. ئەگەر بەو شێوازە نەبوو، هەوڵ بدا بێسە ویندۆی لێرە وەرکسپەیس بکەیت، ئیدیتینگ یاخود بە ئارەزوی خۆ دەتوانین دەستکاری ئەو پارچانە بکەیت. مەسەلەن دەتوانین ئەوەی بینینە ئێرانە یاخود هەر شوێنەچکە، بەڵام شوێنی خۆی من دەمێت لێکوانە بیتن. ئەمن عادەتەن بە دوو شاشەش کار دەکەم. مەسەلەن دای من ڤیدیۆ لێرە نەهێڵم، ڤیدیۆ دەبمە شاشەی دووەم، بە دوو شاشە مۆنتاژ دەکەم، ئاسانتر و خۆشترە. بەڵام ئەگەر تۆ یەک شاشە بەکاردێنی ئەو شێوازەش دەکرێت. بینە سەر فایل نیو، دێنە سەر سیکوێنس. وەکو دەبینن سیکوێنسەکمان پێویستەمە، یاخود بە کۆنترۆل ئێن بە شۆرکەت دەیکەیت. زۆر گرینگە هەڵبژێری کواڵیتی هەڵبژێری و فریم ڕیت هەڵبژێری. سەرەتا بەشەیەکی گشتی پێتان بڵێم کواڵیتی چییە یاخود ڕێزۆلوشن چییە، فریم ڕیت چییە. بۆ کاری یوتیوب هەموو کاتێک 60 فریم هەڵدەبژێرین بۆ نمونە ئێمە، بەڵام بۆ ڤیدیۆی ئاسایی 1080 30 فریم 25 فریم زۆر ئاساییە. بۆ نمونە ئێستا لەو زۆرە ڤیدیۆیە ئەوە 1080 تا ڕێزۆلوشنەکەی 1080 زۆرتان زانە 1080 چییە، 25 فریم پێر سێکندا کێشە بۆ دروست ناکە. بەڵام ئەگەر دەتەوێت هەر هەمان شت بەکاربێن یاخود 1080 فرێمە، بەڵام فرێمی زیاد بکەین بکەینە 60 فریم، دێنە سەر سێتینگ. لێرە ئەگەر 60 فرێممان هەبوو باشە، ئەگەر نا دەبی دۆزیەوە یاخود دێسە کەستمی. من ئێستاوە کەستمەکەم هەیە، زۆر جار کەستمی خۆم بەکاردێنم کەوا زۆربەی ڤیدیۆکانی من 30 فرێمە، ئەگەر بێت و 60 فرێمیش بیتن بە ئاسان تێتان دەستکاری بکەین. ئەوە کێشەشی وا لە بۆ دروست ناکە.
دواتریش لە پاش دروستکردنی سکوێنسەکە دەتوانین هەدەستکاری بکەین بۆ نمونە ئێمە 25 فریم دەست پێ دەکەین بە شێوازەکە لە زۆربەی تیڤەکانی کوردستان 25 فریم یاخود ڤیدیۆ یوتیوب زۆرینەی کات 25 30 فرێمە زۆر بە کەمی 30 فریم بەکار زیاتر 25 فرێمە یاخود 60 فرێمە دەکەینە lesson 1 ئینشاڵڵا لێسنەکانی دیکە بە 60 فرێمیش زیاتر کار دەکەین lesson 1 ئەوە هەڵمان بژاردیە کواڵیتیەکەمان 1970 دایە دەنگ سامپڕێتمان 48000 هەڵبژێنین هەموو کاتێک زیاتر کەی کواڵەتی بەرز دەبتەوە بەڵام فایلەکەت قورس دەبی بەکاری نانی ئەوانە دەستکاری مەکە بە هیچ شێوەیەک جارێ پێویست ناکە لەوانەیە یەکەم دەستکاری هێشتانە بکەیت ئەوکەی لێ دەدەین ئۆکێ ئەوە سیکوێنسەکەمانە lesson 1 ئەوەش تایملاینەکەمانە ڤیدیۆیەکە و دەنگەکە لێرە هەڵدەبژێرین بە ئەمە تۆزێک دموچای خۆم بچووکتر بکەم واتە دەزانم حەز دەکەن ڤیدیۆ ببینن بەڵام بێمە ئێرانە زارێ باشترە ئەوە ببی ئەو شتانە ببینن بە تەواوەتی زۆر گرینگە تایملاینت گەورە بکەی ڤیدیۆ بچوو بتۆ زۆریش بە ڤیدیۆی نییە تەنیا بۆ بینینە زیاتریش بە تایملاینە ڤیدیۆ یەکەم ئەوە لێرە ڤیدیۆ یەکەم دادەنێن ئێستا ڤیدیۆ بینین ئەوەش دەنگە لێکوان هەڵ دەبژێری هەموو شتەکان بەو شێوازێ لێرەش لێڤڵی دەنگمان هەیە وەکو دەبینین ئێرە لەڤڵی دەنگە ئەوانە ئەوە شتانە سەرەتاییە بابێن هەندێک ڤیدیۆ بێنین دەتوانی بە چەند شێوازێک ڤیدیۆ بینی طبعا من ناو کۆمپیوتەری خۆمتان پێ پیشان نادەم بەڵام ئێستا من هەندێک ڤیدیۆ ڕادەکێشمە ناو بۆ نمونە ئەو ڤیدیۆ دەتوانین ڕاکێشێ ناو ئێکوانە یاخود لێرە ڕایت کلیک بکەی بێسە ئیمپۆرت لێرەش دەتوانی هەڵی بژێری ڤیدیۆیەکە دەتەوێت ئەو ڤیدیۆیەکمان هینایە پێویستمان بە دەنگە چیە مەسەرەن ئەوەش دەنگە بۆی لپسینجی بکەین و هەروەها لەوانەیە پێویستیمان بە میوزیکیش بی ئەو بەرنامەی میوزیکە هەیە فۆرکەی داڵۆندەر لە بۆ داڵۆندکردنی میوزیکی لە پیسی زۆر باشە هیوادارم سوودی لێ وەربگرن من ساوند ئیفێکتیش دەهێنام ئەوەش ساوند ئیفێکت ئەو ئیشمان پێبی پێویستیمان بە میوزیکیشە ئەوش میوزیک ئێستا ڤیدیۆیەکی خۆم هینایە کە قسە دەکەم دەنجیشم هینایە چکە من دەنگ زیاد تۆمار دەکەم لەگەڵ ڤیدیۆ ئەوی کواڵەتیان فەرق بی کواڵەتیان باشتر بی ساوند ئیفێکتشم هینایە ئیشمان پێی دەبی واروەها میوزیکشم هینایە سەو با یەکەم جار ڤیدیۆیەکە بێنین ڤیدیۆ دێنیە خوارەوە بۆ شێوازە ینی ئاڕای کێشی ئەوە ڤیدیۆیەکەیە دەبینین ڤیدیۆیەکە مۆنتاژ نەکرێەوەتە خامە مەسەرەوە یەک لەو ڤیدیۆیانەیە کە من دروستم کرد لە بۆ ئەو ڤیدیۆیکەوە بڵام کردەوە لەسەر ساڵی 2021 دایمەن تایملانی خۆت بۆ شێوازە گەورە کە تاواکو لێڤڵی دەنگ ببینێ ئێستا میوان نماینە ئێوە بەشێکە لە ناو چەناڵیژی ئەوە دەنجی ئاسایی مایکرۆفۆنی کامیرایەکەیە من دەنجم بە زیاد ڕیکۆرد کردیە دەنگەکە دەینم زۆرتان پرسی بوتان ژێر دەنگ چۆن لیپسینگ دەکرێت وەکو دەبینین ئەوەی تەبقی ئەولایە دەکەینەوە بیلێکوانە فەراغمان نەبی تۆستەکەی دەی دەبی دوو دەنگەکە لیپسینگکە ئەوە لۆکاری مۆنتاژ زۆر ئیسیفادە لێ دەکەن ئەو کەسانێکەوە کاری مۆنتاژ حەز دەکەن فێرە مۆنتاژ بن دەبی دەنگەکە وەکو یەک بی هەمان لە هەمان شوێن بی مەسەلەن بۆ نمونە تایمەت ئەو شتانە بکە قیاس یان شاگەر دەکە وەکو یەک نەبی ئەو هەیە دەنگ بۆ وەکو یەک نییە من لیپسینجیان دەکەم لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیاوازە لەسەر جەمە ڤیدیۆیانی کە پێشتر دروستم دەکەێت زۆر باش نییە بەڵام کارەکەی دەکەم ئۆکێ دەکەین ئەوڵدا هەردوو لا وەکو یەک بی یەک ئاسبی ئەو دەنگەی دەخێ سەرەوی بەو شێوازە دەکرێت یانیش بە شێوازێکی باشتر ڕایت کلیک لەسەرەوەی دەکەی ئەنلیکی دەکەی ئەنلینک واتە ئەو دوو پارچەیە بێکەوە نەبەسترێن ئێستا دەتوانین ئەوە فڕە بدەین بە دیلێت ئەو دەنگە بەرز دەکەینەوە باسی پلانەکانی خۆم دەکەم بە ناو یوتیوبی کوردی سەرەتا دەمەوێت سپاس جا تەماشاکەن هاوڕێیان من فەنێکتان پێ بڵێم من کاتێککە ڤیدیۆ تۆمار دەکەم هەڵە زۆر دەکەم سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیا مەستەمان تاموشت ئۆکەی ئاکشن سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ
ئەو دەبینن ئەو شوێنانە فەراخەیە مەسەلەن جارێ ئەوم بۆ حرەکەیان بۆ ئەوەی کردیە کە بزانم جوڵە لێ دروست بکەم جا چۆن ئەو پارچەیە دەبڕی چەند ڕێگایەک هەیە پیتی یاخود لە کیبۆردی سیدا دەگری دەبتە کەت وەکو دەبینی بوویتە مەقەس یاخود لێرە ڕێیزەری هەڵدەبژێری یاخود موسی هەڵدەبژێری ئەوەی کەت دەکەی کە دەکەینەوە ڤی تاوەکو ببتەوە ماوس ئەوە سەڵێکت دەکەی دیلێت دیلێت بوو ئەو فەراغەمان دروست بە فەراقی داگرە و ئەمتی سپیسەکەی لابە ئێستا ئیشمان بەو سێ پارت سێ سەڵەیە تاوەکو شتێکی جوانی دروستکەن دووبارە کات دەکەینەوە ڤی دەکەینەوە ماوس دەبینین لێرکوان دەتوانین ئەو پارچەیە کورتکەینەوە هەنجان چی دەدێ تاموشت ئیشمان پێە ئۆکەی ئیشمان بێرەیە بینینە پێش مشت سڵاتانی باوڕێن جا زۆر جاکە تۆ کات دەکەی مشت سڵاتانی باوڕێن کاتەکە تۆ زەگڕاقە من عیلازێکم هەیە بۆ ئەوشتا چ دەکەین ئەوە دەنینە خوارتر ئەن لینچیکە ئەوها لێکە ئەوەی بینە پێشتر هەردوو دەنگ تێکەڵ دەبی ئەو کاتی تۆ زێشتێکی باشتر دەرەچی سڵاتانی هەز بە کەتەکەی ناکەی زۆر تاموشت سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا سریعتر و جوانتر تاموشت سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەوە شێوازی کەتکردنە کەتکردن زۆر شتێکی ئاسان و بەسیتە بەو شێوازە دەتوانانی ڤیدیۆ کەت بکەی هەڵەکانی خۆت لا دەبێت مەسەن لە فەراغەکی زۆرمان هەیە چۆن بۆ فەراغەیە دەیگرین و ڕای کێشین یوتیوبی کوردی سەرەتا دەمەوێت سپیسش بێت ئەو سەبسکرایبەر نوێیانە بکەم جا با پێتان بڵێم مەسەلەن چۆن ڤیدیۆ لێرە ڕاکێشە خوارە یان بۆ شێوازە بەڵام ئەگە پێویستیت بە پارچەیەکی بوو بۆ نمونە من پێویستیم بینەرێکی زۆری نیە لە کوردستان چکە بە ئام ناڵێم خەڵکی کوردستان لێ نازان بەڵام ئەو ئەلێ ڕائیشم پێ زیاتر دەتوانیش زوم کەی بەو شێوازە تاوەکو بە ئاسانتر ئەو شوێنە بدۆزیەوە کە پێویست پێ هەیە تەنیا لە پیجی ژیر لە فەیسبوک باسی فیلممان دەکرد سەنسە پێویستیم بەوەندە هەیە تەنیا لە پیجی ژیر لە فەیسبوک باسی فیلممان دەکرد ژیر زیاد دەکەین ئەویش موڤی ڕیڤیوە ئەلێ ڕڕا ئەوەی دادەگرم ئەوە خاڵی دەستپێکە لە بۆ وەرگرتنی ڤیدیۆیەکەی پێشتر تەنیا لە پیجی ژیر لە فەیسبوک باسی فیلممان دەکرد شیکردنەوەی فیلم و ڕیڤیو فیلم تەواو خاڵی کۆتاشم هەڵبژارد چ دەکەم ئەگە بێت و ئێرەدا بگرم ڕاکێشم دێتە خوارەوە من ئەو شتانە بە شۆرکەت پێتان عنی شتەکانتان بە ئاسانی پێدەرێم مەگەنا دوگمێکی بۆرد هەیە بە سەرعیدای بووی بەڵام بۆ لێسنی یەکەم بەو شێوازە دەمەوێت فێر بن بەڵام ئەو کات کێشەیەکی دەبی ئەویش ئەوەیەکەوە من ئێکوانم سینگ کردیا لێرە ئەوە سینگ نییە ئەوە دەنگە کۆنەکەی لەسەر ئەوە تەنیا بۆ ئەوەی بووکەوە پێتان بڵێم بەو شێوازە دەتوانین ڤیدیۆ ڕاکێشی بەڵام ئێستا من دەبی ئەوەی چارەسەر بکەم ئەکانی خۆم دەکەم بە ناو یوتیوبی کوردی پێشتر تەنیا لە پیج ئۆکێ ئەوە شێوازی ڕاکێشانی ڤیدیۆ کاتێککە ڤیدیۆیەک دەکەیتەوە بۆ ئەوە دەبڵ کلیک دەکەی ویندۆیەکی لێرە دەکاتەوە دەتوانین دەستکاری و ڤیدیۆ بکەیت جا دەتوانین بەس دەنج ڕاکێشی بۆ شێوازە ئیشمان بەس بە دەنجی بوو نمونە یاخۆ بەس ڤیدیۆ ڕاکێشی بەبێ دەنگ ئەگەوێت و کلیک لێرەش بکەم دەنگ و ڕەنجی پێکەوە ڕاکێشی بینە سەر دانانی ساوند ئیفێکت من ئەو ڤیدیۆم لە یوتیوب داڵاند کردوە ساوند ئیفێکت تێدایە ئیشم بەوەندەیە مثلەن دیجی سکراچە ئین و ئاوتەکەم دایە ئیشم بە ڤیدیۆیەکە یا تەنیا ئیشم بە دەنگەکەیە دەهینمە خوارێ مثلەن لەو لێرە زیادی دەکەم دەتوانم لە شوێنێک بەکاری بینم زانم چەند دەرپێویست دەکەم تاموشت سڵاتە لێرە بەکاری بێنم دایمە فێر بە ئەو شتانە ئاهات پێشچای خۆ تۆزێک زیاتر بیکەرەوە بی ئاسانتر شتەکان ببینی دیشم بۆەوەندەی هەیە تاموشت مەسەلەن زۆر کاریگەری نییە لۆ چکە تەنیا و تەنیا دەنگە ڤیدیۆ هیچ کاریگەریی لەسەر نییە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا جا چۆن ئەوەی باوڕێن ژیرتان لەگەڵ ڕوز دەکەی ئەوە لە لێسنی سێەم پێتان دەڵێم کە چۆن دەبی ڤیدیۆیەکەش ئیفێکتی بدەیت مابینە شتێک دروست بکەیت بەو شێوازە دەتوانین گەرنا
مەسەڵەن ئێستا ئەوەیان باشە ئەو ساوند ئیفێکتەیش پێ بکەین تاموشە سڵات باشە ئازە توانین ساوند ئیفێکت لە کاتی ڤیدیۆکانی خۆت بەکاربێنی جا دانانی میوزیک زۆ گرینگەوە من عاشقی میوزیکم لەم ڤیدیۆەکان بەسەر راپۆرتەکانی من دەبین زۆربەی کات میوزیکی تێدایە دەبی بزانین چۆن تەعامل لەگەڵ میوزیکی دەکەی بۆنە میوزیکەمان هەیە میوزیکەکە دەبینین سەرەتایەکەی میوزیکێکی هەدا ئیقاعی لەگەڵ نییە دەی بزانین لە چێ میوزیک دەست پێ دەکات جات دەکەیت تۆ تایمبانەکەت بە کۆ سالبی دەتوانین گچکە گەورەی بکەی یاخود لە خوارەوە بۆ شێوازە بەڵام کۆ سالبی داگرێت هەنیشت باکسپیسی لەسەر کیبۆردی دەتوانین گچکە گەوریان بکەیتەوە تۆ میوزیکە ڕاشە بەس میوزیکان دەبینی ئێرەدا دەگرم ئێرەدا ناگرم ڤیدیۆم ناوێ تەنیا میوزیکم دەوێت ئەو شێوازە زارە بینی ئێرکوانە شوێنێکی بەتاڵ لە میوزیکەکەی تێبگە مەسەلەن من پێویستیم بە چییە تاموشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو من دەمەوێت من دەمەوێت لێرە میوزیکە هادەکە هەبی لێرە ئیقاع دەست پێ بکە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزە لەمێ لێ ئیقاع دەست پێ بکەن جا چی دەکەم من مەسەلەن دەهینمە ئێرکوانم لێرە ئیقاع دەست پێ دەکەم من ئێرە کەتەک دەکەم کەت ئەوم ناوێ دەکەم ئەوە ڕادەکێشم دێم لەگەر ئەو کاتەی خۆم کە دەمێت لێ بابەتەکەی من بە فەرمی دەست پێ دەکە من میوزیکی خۆم لێوێ دادەنێم ئێرەش بەو شێوازە درێژ دەکەم جاسترە تاییەکەی پێویستە تۆ ئیفێکتە چی پێ بدەیت تاوەکو یەکسە دەست پێ نەکە تاموشە سڵاتانی باو تۆزێک ڕق دەست پێ دەکەم جابۆ دەستپێکی میوزیک زۆر باشە کە کۆنتترۆل دابگری لەسەر کیبۆرد کۆنتترۆل هەم ماوسەکە شێوەی دەگۆڕێ زایدێک زیاد بووە تاڵێک دروست دەکەی تاڵێکی دیکە ژێر دروست دەکەی تۆ ئەویان دەستەسە کیبۆردی لا دەبەی دەینە خوارێ دەینە سەس ئینفینیتیەکەی مەسەن بە ئەوەی سامت بکەین میوتیکەین جا شتە بیزانزیز پێ دەکە شفتی داگرەوەبی بەرزنوزم نەبتەوە میوتی لا بن چکە میوت کەم ئەو لاینێ بەکان من میوت دەکات بێدەنگ بەکە تاموشە ئەس پێ دەکەن میوزیکە هەرس پێ دەکەن لە سفرۆ دێتە دەرەجەی نەک یەکسە بەم دەست پێ بکە ئەو کەتەشی ناخۆش دروست دەکات لە مشتی خەڵکی جا دەبی تۆ بۆ ڤیدیۆش هەمان بیرۆکەت هەبی تاموشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیاواز لەسەر جەمە ڤیدیۆیانی کە پێشتر دروستم دەکەن ئەو جارە باسی پلانەکانی خۆم دەکەم بە ناو یوتیوبی کوردی زۆر جوانە بەڵام میوزیک دەنگ بەرزە دەکەین لێرە کلیک دەکەم چکە دەمێ ئێرە بەرز بیێرە خۆی قاعینی لەمە ئێرە نزمتەوە دیکەچکە لێرە دەکەم ئەوەی دەکەینە سالب دائیمەن سی یاخود 28 لە بۆ سی هەموو کاتێک لە بۆ من زۆر گونجا و ئاسا دەگەڕێتە سەدەنجی خۆشت بەس با پێتان بڵێن بەبێ میوزیک کووە تاموشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیاواز لەسەر جەمە ڤیدیۆیانی کە پێشتر دروستم دەکەن ئەو جارە باسی پلانەکانی خۆم دەکەم بە ناو یوتیوبی کوردی ئەو بێ میوزیکە دەمەوێت سپاس ئەوە بێ میوزیکە ئابزانین بە میوزیک چۆنە تاموشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیاواز لەسەر جەمە ڤیدیۆیانی کە پێشتر جوانە بەس میوزیکەمە بەرزی دەکەینەوە دروستم دەکەن ئەو جارە باسی پلانەکانی وارە سەیریکەنەوە تاموشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڤیدیۆ تۆزێک جیاواز لەسەر جەمە ڤیدیۆیانی کە پێشتر دروستم دەکەن ئەو جارە باسی پلانەکانی خۆم دەکەم بە ناو یوتیوبی کوردی هەست بە گۆڕانکاریەکەی دەکەن وایە بێگومان بەکارهێنانی میوزیک شتێکی زۆر گرینگە ئەوەیان ئەوە تەنیا شێوەیەکی زۆر سەرەتایی لە دروستکردنی ڤیدیۆیە بەڵام بەو شێوازە دەتوانێت ڤیدیۆیەک دروست بکەی ئینترۆیەکت هەبی لەگەر ئاوترۆیە چواتە دەبی دایەتەکەی پێویستە تۆ حرەکەیەک شتێک بکەیت کە بە خێراتنی خەڵکی دەکەی لە کۆتاییەکەش بە هەمان شێوە چکە هەموو ڤیدیۆیەک ئینترۆ ئاوترۆی نەبی خەڵک وا هەز دەکە کە ئەو ڤیدیۆ ویرد شتێکی ناسروشتیە تۆ ئینترۆت نەبی ئاوترۆش نەبی پێویست ناکە دەستپێککەت نەبی کۆتایش نەبی هەدبی و من زۆر بنێ کات لە راپۆرتەکانم یانە ڤیدیۆی بۆ شێوازە کە ڤیدیۆیەکی تۆزێک جددی بی یاخود سەرنج ڕاکێش بی میوزیک بەکاردێنە بەڵام هەم کاتەش پێویست ناکە میوزیک بەکاربێنی بۆ نەگەر ڤیدیۆیاری گەیمپڵی دەکەی پێویست ناکە میوزیک بەکار چکە یاریەکە خۆی تێیدەیە
بەڵام بۆ شێوازە ڤیددیوانە گرینگە میوزیک بەکاربیێنی چکە تاو کەشێک دروست دەکەم تاماشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڤیددیو تۆزێک جیاواز لە سەرجەمە ڤیددیوانێک کە پێشتر دروستم دەکەێت ئەو جارە باسی پلانەکانی خۆ دەکرێتەوە سەر قسەکردنی خۆشت بێگومان جوانی ڤیددیوەکە شتێکی سەرەتاییتان پێ بڵێم لەسەر ئیفکت کنترۆلی کە لە ڤیددیو دووەم و سێم زیاترش بێگومان باسی دەکەم بەڵام ئیفکت کنترۆل زۆر گرینگە تۆ شارەزای بیپێ مەسەلان من دەمەوێت ئەو ڤیددیوەیە تۆزێک تاماشە ئەو ڤیددیو تۆزێک دەمەوێت کەتانە بشارمەوە تۆزێک دەکەم ئەوەی تۆزێ زوم دەکەم ئیفکت کنترۆل دادەگرم ڤیددیوەکە دادەگرم چەند شتێک تێ لە مەوشنی پۆزیشنت هەیە سکیل هەیە ڕۆتیشنت هەیە ئەنکەر پۆینت هەیە ئەنتی فلیکر فیلترت هەیە ئەپاسیتی هەیە جایە دەستکاری ناکەین ئەو ڕۆتەنیان سکیل و پۆزیشن باز دەکەم لە سکیڵی دەتوانی سکیلەکە لە ساتی بەرزکەیتەوە ڤیددیوەکە تۆزێک زوم دەکات بەو شێوازە من دەمێ زوم بێ بەڵام بەو شێوازە بیتن حسب کوالتی ڤیددیوەکەش تا چەند دەتوانین زوم بکەین تاماشە سڵاتانی باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڤیددیو ئەوەیان دەتوانانی چ بکەین بە خۆت زوڵەشی پێ بدەین مەسەرەن سکیڵت هەیە کۆنتترۆلیدا دەگری لەسەر کیبۆردەکەت ئەو خاڵێکمان دروست کرد تین نەبیدایەت ئەوەش دەکەینە 120 ئەو زوومە باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڤیددیو تۆزێک جیاواز دێتە پێش ئەو جوڵانە زۆ گرنگە لە ڤیددیو بەکاربین بەڵام دەی مەبەست تێدا هەبی سەرێرە من باوڕێن ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ من زیاتر بێمە بەس دێرە بەکارمێتنیە بۆ فێربوونی ئێوێ بەڵام دەی مەبەستی تێدا هەبی یعنی مەسەلە مەبەستەکەت چێ مەبەستەکەت ئەوەی خەڵک بێزار نەبی لەو ڤیددیوی جوڵەت تێدا هەبی یاخود دەتەوێت لە نزیک لە خەڵکی نزیک بیۆ تا قسەکەت تێبگە سەرنجی ڕاکشی میم دی مەبەستەش تێدابی نابی هەر ئاکەزایی جت بکە ئیلا ئەگەر ڤیددیویی کۆمیدی بی مەسەلەن زۆر جارێ بخۆم ڤیددیو کۆمیدی دروست دەکەم تێکی فۆنە بە هەموو فلتەرە بە لۆ گۆڕێ بەکاردێنەوە بە هیچ مەبەستێک بەڵام لەشتی جدی تۆ دەبێت مەبەست تێدا بەکاربێنی پۆزیشنیشمان هەیە لە پۆزیشنی جوڵۆشت ئانی پۆزیشنی دەستکاری دەکەی مەسەلەن شوێنەکانی ڤیددیوەکەت بێتە خوارەوە بستە سەرەوە مەسەلەن ها دەبین دەمەوێت ئەگە بمەوێت مەسەلەن بمێ ئەو هابیتن لە خوارەوە ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڤیددیو تۆزێک جیاواز لە گرنگترین شت لە ڤیددیۆی تێگەیشتنی میوزیک و دەنجی خۆتان لەگەڵ ڤیددیوەکە تا مەسەلەن ئێستا من ئەو پۆینتەم دایتێ ئەو پۆینتی ئێرە ئەو کەتە ئێرە ئەم میوزیک دەست پێ دەکەم هەم قسەی خۆشم بە فەرمی دەست پێ دەکەم بۆیە شتێکی کاریگەر دروست دەکەم بۆ نمونە ژیرتان لەگەڵا لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڤیددیو تۆزێک جیاواز لە زۆر گرنگە لە مۆنتاژ هەشتا هاوڕێیانی خۆشەویستم ئەوە وانە یەکەمە لە دەرسی فێربوونی مۆنتاژ شتێکی سادە فێرکردن شتەکان زۆر سادە تەنیا کەت بوو دانانی میوزیک بوو هەندێک ئیفکتمان بەکارینە شتەکان زۆر سادە بوو لێتان قۆڕز نەکرد لە ڤیددیوی داهاتوو شتەکان تۆزێک قورستر دەکەم شتی زیاتر بەکاردێنم ئیفکتی زیاتر فڵتەری زیاتر لە ئیسم بە شێکی پرۆفشنال تەنانەت فێرتان دەکەم چۆن گرین سکرین لا ببن ئەو شتان فێر دەکەم چۆن باگراوان لا دەبێت بە گرین سکرین ئەو شتانشتان هەموو فێر دەکەم ئینشاءالله گەر ڤیددیۆکە بەدڵ بوو سوپاس دەکەم گەڵ لایک ڤیددیو بکەیت سبسکرایب چانەکەم گەر تاوەگەستان نت کردیە خۆشەویستانم وانەکانی مۆنتاژ بگمان بەردەوام دەبیتن و تکا دەکەم ئەو ڤیددیوە شێرکەن تاکو زۆرترین خەڵک سوودی لێوە بگریت کە ڤیددیو هەوکوتم بە خۆڕاییە سوودێکی بە خۆڕاییە کە لە کەسێکەوە فێر دەبن کە تۆزێ ئەزمموی هەیە لە بوارەی و بێگومان خۆشم هێشتا ماما شتێک فێرم بەڵام ئەو شتانێک کە فێرمە هەڵدەم بە خۆڕایی فێرتان بکەم تا ڤیددیۆی داهاتوو ڕێز و خۆشەویستم قوڵ بکەن خواتان لەگەڵ